بینینی دایک لە خەودا بەتایبەتی ئەوانەی کە دایکیان مردووە خوای گەورە لە مردووی هەموو لایەک خۆش بێت زۆر خەوی پێوە دەبینن. ئایا مردنی دایک لە خەودا بەتایبەت مانای چییە؟ هێمای ڕەحمەت و خۆشی و بەرەکەتە بۆ تۆ، چونکە دایک ڕەمزی ڕەحمەتە، ڕەمزی خۆشەویستیە. بینینی لە خەودا هێمای ڕەحمەتە و شتێکی زۆر باشە. جا ئەگەر دایکت ئامۆژگاریەکی کردی لە خەودا بە قسەی بکە، بەتایبەتی ئەگەر ئەمری پێکردی بۆ چاکەیەک، چونکە مردوو لە ماڵی حەقیقیدایە. ئەگەر گوتی فڵان خراپەیەت هەیە بێشەرعیت هەیە وازی لێبێنە، کاکە وازی لێبێنە. ئەگەریش دایکت بینی بە خەمباری لە خەودا، دوعای خێری بۆ بکە، سەدەقەی بۆ بکە، گردنی ئازاکە نەکەی لە بیری بکەی لەو خەڵات و دیاریە کە بریتیە لە سەدەقە و خێر و هەروەها دوعای خێر و گردن ئازایی. ئایا بینینی باوک لە خەودا مانای چییە؟ ئەگەر ئینسان بە تایبەت زۆر خەو بە باوکیەوە ببینێت، ئایا بینینی باوک لە خەودا مانای چییە و هێمای چییە؟ بینینی باوک لە خەودا هێمای ئارامی و خۆشیە و هێمای قووەت و هێزە بۆ ئەو کەسەی کە خەوەکە دەبینێت، و هەروەها زۆر جاران هێمای خۆشیە و هێمای ڕزق و ڕۆزیشە. واتە ئینسان خەو بە باوکەوە ببینێت شتێکی زۆر باشە. باوک لە ژیاندا هەر ڕەحمەتە، بەخوا لە خەویشیدا ببینی دەی هەر ڕەحمەتە. ئەگەر باوکیشت ئامۆژگاری کردی لە خەودا نەکەی لە قسەی دەرچی، چونکە ئەو لە ماڵی حەقیقیدایە، باوکیش دڵسۆزە بۆ تۆ. بەتایبەت ئەگەر ئەمری چاکەیەکی پێکردی بە قسەی بکە، ئەگەر شتێکی پێوتی کەم و کوڕیەکت هەبوو وازی لێبێنە، وازی لێبێنە. بەڵام ناڵم ئەگەر شتێکی پێوتی مخالەفەی شەرع و بە قسەی بکە، چونکە جاری وایە شەیتان ڕەنگە لەو ڕێگایەوە بێوێ شتێکی ئاواهات پێ بڵێ. بەڵام ئەگەر موافقی شەرع بۆ دەڵێن بە قسەی بکە. ئەگەریش باوکت قەرزدار بوو لە ژیاندا هاتە خەوت، بە هەر شێوازێک بینیت دوعای خێری بۆ بکە، دەی هەوڵیش دەکە کە قەرزەکەی باوکت بدەوە، چونکە یەکێک لە چاکەکان و وەفا بەرامبەری باوکت ئەوەیە کاتێک قەرزدار بووە کە مکڕیەکی هەبووە لە عیبادەتدا لە ماڵ و سامان و پارەدا، قەرزەکەی بۆ بدەیەوە، چونکە بەشێک لە خەوجاری وا هەیە ئەو مردووە داواکاریەکی لە تۆ هەیە، دەیەوێت ئەو داواکاریە بۆ جێبەجێ بکەیت.